دەسەڵاتێکی زڵم لێکەرە گەندەڵە بەڵام ئیتر ئێمە لەبەر ئەوەی ئەم دەسەڵاتە زڵم لێکەرە و گەندەڵە و بەدەم داخوازیەکانی کۆمەڵانی خەڵکەوە ناچێت ئێمە قەوارەکەی خۆمانمان لەبیر بچێتەوە و قەوارە سیاسیەکەمان لەبیر بچێتەوە. کۆمەڵانی خەڵک زۆر بێزارە لە چی؟ ئەم دوو هێزە وای کردووە، دوو هێزی گەندەڵ و چارەسەری گەندەڵیان پێ ناکرێت، ڕاوڕوت و قاچاقچێتی و دزی و ئەملا لە هەموو جومگەکانی حکومڕانی گرتوتەوە. بازاریان قۆرەخ کردووە، دەسەڵاتیان قۆرەخ کردووە، جومگەکانی حکوومەتیان قۆرەخ کردووە. ئەوانەشی کە لەگەڵیان بەیەمەشەوە وەکو بزوتنەوەی گۆڕان بە هەموو ڕەخنە و شتەکانمانەوە کە ڕۆژانەیان ڕەخنەیان لێژیری و قسەیان لەسەرەکرێ، بەڵام بەداخەوە ئەمانە تا ئێستا ئەوگار ناوەتەوە لەو مەسەلانە. دەرگای گفتوگۆمان بۆ ئەوانە کردوتەوە و هیچ مەرجێکمان نییە و هیچ تەحەفوزێکمان نییە لەسەریان و خەڵکی کەش محاولەی کردووە. لەوانە کاک دکتۆر بورهان یاسین کاتی خۆی چەند مانگێک لەمەوبەر دەڕێی کاگاکۆ وەهبیەوە جوابێکی بۆ نردبووین، ئەو خۆی شتێکی بڵاو کردبووە لە پەیجی خۆیەتی سایتی خۆیەتی چی داوای دارشتنی بزوتنەوەی گۆڕان و ناڕازیەکانەکا و هەروەها کوڕانی کاکنۆش. ئێمە وتمان زۆر باشە بەسەر چاو کاگاکۆ هەبی بە منی وتم کاگاکۆ هەبی ئێمە زۆر زۆرمان پێخۆشە ئەم مبادرەیە هاتووە لای منەوە، وتم من لە ئێستاوە حەچەکەمەوەتان گوێ لێبێ، وتم من لە ئێستاوە دەست لە ڕێخەری پۆستی ڕێخەری گشتی ئەڵەگرم لە خزمەتی ئەو مەسەلەیە و من هیچ محتاج نیم بەم پۆستە لە ئێستاوە وتومە.